بەگشتی جیاوازی زۆرە هەم لە ڕووی کوالیتی و بینا و شوێنی ژینگەی قوتابخانەکان بڵین و هەم لە ڕێی تەکنیک و شێوازی وانەوتنەوە و بوارەکانی پەروەردە زۆر جیاوازن. ئەم جیاوازیە تەمان ئەگەڕێتەوە بۆ جیاوازی ئەستی ئابووری خێزانەکان و جیاوازەکە ئەتوانین بڵین ئەگەڕێتەوە بۆ هەموو کەسی هەموو دایک و باوکی حەزەکە مناڵەکەی لە باشترین ئەوێ لە باشترین قوتابخانە بخوێنێت طبعاً کە ئەمە شوای کردوم هەر کەسە و ئەگەر لە بواری پەروەردەیە بتوانێت بزنسێکی باشی هەبێت بتوانێت مناڵەکەی بە باشترین ئەس بگەیەنێت طبعاً ئێمە ئامانجی پەروەردە چییە؟ لە هەر قوتابخانەی حکومی بێ ئەهلی بێ یەک ئامانجمانەیە ئەوش ئامانجمان ئەوەی کە تاکێکی کارامە و لێهاتوو پێ بگەێنی. وای بە باش ئەزانن دایکان و باوکان وای بە باش ئەزانن کە لەوێ مناڵەکەیان تەبان ئاسوودەیە هەم ژنگێکی ئاسوودیان بۆ ڕەخساوە هەم ئەو تەکنیکانی کە مامۆستا بەکارهێنێ زیاتر شارەزاتر مامۆستاکان چالاکترن بە حکمی ئەوەی کە مەسەلەن ئەو مامۆستایش بۆیە بەو شێواز دەرزەڵێتەوە کە پارەیەکی دەستەکەوێ و ئەو دایک و باوکەش ئەیانوێ مناڵەکان بە باشترین شێوە پێ بگەێنن. ئەو جیاوازیەکەوە ئەکات ئەو دایک و باوکەکە هەوڵی ئەوە ئەیا بیباتە ئەهلیەکان کاتێک ئەبینی کە قوتابخانەیەک حکومیەکان قەرباڵغەیەکی لە ڕووی بڵین بیناوە هەم لە ڕووی ئەو وانەوتنەوە تەکنیکەکانی کە لەناو وەسائلەکانی تعلیمی کە هەمانە لەمانە وا ئەکات کە ئەم دایکە هەوڵی یانە قوتابی هەوڵی ئەوە بە کە بچێتە ئەهلی. ئەمەش زیاتر بڵین قوتابخانە حکومیەکانیش هەم جیاوازیان هەیە کاتێ ئێماڵین جیاوازی نێوان قوتابخانەی حکومی و ئەهلی بەڵام جیاوازی لەناو دووبارە جیاوازی هەیە لە نێوان حکومێک و حکومێکی ترا یعنی قوتابخانێک لەسەر و قوتابخانەکەی منەوە جیاوازە لە ڕووی تەکنیک و شێوازی بینا و شێوازی ئیداری و یعنی شێوازێکی تر هەیە و سێرێکی لە قوتابخانەیە تقریبا هەر چەند هەنگاوێ دوورە لە قوتابخانەکەەوە ئەم قوتابخانەی تریش ئاستێکی نزمی هەیە یعنی هەردووکیشی سێرکە حکومیە لە هەمان کاتە جیاوازی هەیە لە نێوان ئەهلێک و ئەهلێکی ترا یعنی من بیستمە لە دایکان و باوکان سێرەکەی ما هەیە ئەڵێ مناڵەکەم زۆر مرتاحە زۆر بە باشی فێر بوو ئەمە لە ئەهلیەک لە ئەهلێکی تریش سێرەکەی ئەڵێ تەنها گیرفان پڕکردن و پارە پیاکردنە لەلایەن ئەو مامۆستایانەوان یعنی نەگەشت ئەو دایک و باوکە نەگەیشتن بۆ ئامانجەی کە هەیەە کە ئەیانێ بۆ شێوازە بێت. خۆی بەپێی تەکنیکی وانەوتنەوە و شێوازی سیستمی وانەوتنەوە لە پۆلێکە ئێمە ئەمانەوێت بڵین ئەبێ ژمارەی قوتابیان لە 25 زیاتر نەبێت کاتێک کە ئێمە ئاچینە قوتابخانەکەی سێ قوتابخانێکی و قوتابخانەکەی ئێمە جاری وایە من چ قوتابیم هەبووە لە پۆلێکە دێ چەند جیاوازە ئەمە کاریگەری هەیە لەسەر فێربوونی هەموو مناڵەکان واکە ئەو مناڵانە سێرکە لە قوتابخانە ئەهلیەکانە 25 لە هەمان کاتە ئێمە قوتابخانەی حکومیشمان هەیە لە عەدەدی 25 زیاتر وەرناگرێت لێرە ناوێنێن قوتابخانە نمونەیە حکومیەکان هەمان بەرنامەیە بۆ ئەوانی بۆ ئەو حکومی ئەهلیانە یان جیاوازیانیان لەگەڵ ئەهلیەکە جا ئەمەش واکە زۆر جار دایکان و باوکان پەنا ئەبەنەڵێن کە ئەو قوتابخانە نمونەیە حکومیە هابێت ئیتر بۆ پارێکی زۆر سەرف بکەم لێرە ئەوانش بە واستە و واستەکاری و جاری وایە بە پلەی حیزبی و ئەو شتانە کاریگەری هەیە لە قوتابخانە ئەهلیەکانیش بە هەمان شێوە تەنها بەڕێکردنی کاتە و زۆر جار من لە دایک و باوکم پرسیوە ئەڵێم مناڵەکەت کە لە قوتابخانەی ئەهلیە مرتاحە ئەڵێ چەنەها بڵین وعدمان پێ نگەڵ بەڵام وعدەکان نابەنەسە بۆ نمونە ئەمڕۆ لە مامۆستایەکەم پرسیوەتی من مناڵەکەم لە قوتابخانەیەکی ئەهلیە و چەند پارەمان یاوە بەڵام تا ئێستا جلیان وەرنەگرتووە تا ئێستا یعنی بەو شێوازە نیە یعنی بعضی لە قوتابخانە من سەرەتا پێوەتی جیاوازی هەیە لەمابەینی قوتابخانەیەکی ئەهلی و ئەهلی ترا حکومی حکومێکی ترا جیاوازەکان چییە لە ڕووی بڵین ئەو وعدانە ئەو ئامانجانەی کە هەیەە یعنی سێرکە ئەو دایکەوتی من پارێکی زۆری ژێم ئەو ناگا بۆ ئامانجە ناگا بۆ هەدەفەی کە من ویستومە هەر خێزانێک تەبعاً باری دارایی کاریگەری هەیە لەسەر هەموو بوارەکانی ژیان
و کاریگەریشی هەیە لەسەر بواری پەروەردە زۆر زۆریش ئەمە وای کردو کە بینامان کەم بێت و دایک و باوکێکیش کە مەسەلەن هەموو دایک و باوکی دڵسۆزی مناڵەکەیەتی حەزەکات ژینگەی ئاسوودەی بۆ هەبێت بەڵام کە کاتێک ئەبینێ ژینگەکەی ئاسوودەنی ئەچێتە سێرکە ئەچێت مناڵەکەی لە قوتابخانەیەکە عەدەدێکی زۆرە ژاوە ژاوێکی زۆرە هەوڵی ئەوە ئەیە مناڵەکەی بەرێتە ئەهلیەکە بۆ ئەوەی مرتاح بێ بۆ ئەوەی ئاسوودە بێت بگاوە ئامانجە کە هەیەی لە ڕووی ئەوەوە کتێبەکان بە قوتابخانەکان بەڵێ ئێستا من تا ئێستا مناڵم هەیە کتێبی تازەی وەرنەگرتووە بەڵام لە ئەهلیەکانە هەموو شتەکانیان بۆ تەرتیبەکرێت بۆیان دابی نەکرێت بە حکمەوەی ئەوان پارە وەرئەگرن ئەو کەم تەرخەمیە بڵین لە قوتابخانە ئەهلیەکان لە قوتابخانە حکومیەکان کە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە دایک و باوکەکان هاوکاری ئێمە نین سێکە ئێمە دایک و باوکەکان هاوکارن لە قوتابخانە ئەهلیەکان داوای هەرچێ بکەن حازرە ئامادەیە لە بۆی ئەوەی کە ئەو باری دارایی باشە بەڵام کە کاتی سێرەکەی لە قوتابخانە حکومیەکانە ئەبینی دایک و باوکەکە پارێکی ئەو تۆی پێ نییە کە هاوکاری قوتابخانەکان بکە ئەمە بێتە هۆی ئەوەی کە جیاوازێکی دیسانە دروست ببێتەوانێ ئەمەش کارە کاتە سەر ئەوەی کە مامۆستاکە سار بێتەوانێت لە ئەو بەرنامەی کە هەیەی یا ئێمە چەندها مامۆستای دڵسۆز و لێهاتوو کارامەمان هەیە لە قوتابخانە حکومیەکانە سێرەکە ئەم مامۆستایە چەند هەوڵەیە بەڵام دەستخۆشیەکی لەلایەن ئیدارەوە پێ نادرێ سەرڕای ئەوەی کە جاری وا هەیە بەڵێ مشریفەکان پار کۆمەڵی ناوی کۆمەڵی مامۆستایان تەقدیمی وەزارەت کرده بوو کە دکتۆر ئالان سوپاسیان پێبە بەڵام دکتۆر ئالان بەداخەوە تا ئێستا جوابی نەبووە ئەی باشە قەی ناکە ئەم سوپاسی ئەگەر مامۆستابێکی خۆمە ئەو مامۆستامان ئەوەنە کارامە هەیە ئەسڵەن پێویستی بە دەستخۆشیش نییە بەڵام کە کاتێک دەستخۆشی لە مامۆستا کە ئەکرێت ئەمە کاریگەریە کاتە سەر مامۆستایەکی ئیهمال ئەو مامۆستا ئیهمالە چاولەوەکە ئەڵێ با منیش سوپاسێ وەرگرم با دەستخۆشیەکم لەلایەن وەزارەتەوە وەرگرە بەڵام کاریگەریەکەی ئەو کەم تەرخەمیەی کە من ئەبینم لە بۆ نمونە لە ناو قوتابخانەکەی خۆمە مامۆستامان هەیە ئەسڵەن پێویستی بە هێنە پێویستی بە دەستخۆشیش نییە بەڵام زۆر بە دڵسۆزانە وانەکە ئەگەێنێ یعنی لەسەر گیرفانی خۆی وەسائلەکانە کڕێ لەسەر گیرفانی خۆی یارمەتی مناڵەکان ئەیە ئەمە مامۆستاکە هەرچەنە معاشێکی کەمیش ئەدرێ بەڵام لە هەمان کاتە مامۆستامان هەیە زۆر گەرنگی بە بۆ یاخکردنی قوتابخانەکە ئەیە بە باخەکە ئەیە بەڵام تا ئێستا سێرکە هەر لە کۆبوونەوەیکی ئیداری خۆمانە دەستنیشانی و مامۆستایان نەکراوە بڵێم فڵان مامۆستا ئەوەی بۆ کردین دەستخۆش بێ سوپاسێکی یانی سوپاسێکی دەمیشی وەرنەگرتووە ئەمە ژواکە ساڵ بە ساڵ بە ساڵ قوتابخانە حکومیەکان ئیهمال کەم تەرخان بن لە قوتابخانە ئەهلیەکان بە حکمی ئەوەی کە پارە ئەدرێت دایک و باوکەکان هاوکاری مامۆستاکانن بەڵام ئێمە بەداخەوە جاری وایە ئەنێرین بە شوێن دایک و باوکێکە ئەسڵەن ناشی بینین کتابی بۆ نووسین بۆ مناڵەکە با دایکت بێ با باوکت بێن نایبینین جاری وا کێشەی عایلەی هەیە ئەم مناڵە زیرەکە خۆی لەناو خۆیان کەسێکی زیرەکە بەڵام سێرکێک بەهۆی کێشەیەکە بەهۆی خەیاڵی لای ماڵەوەیە ئەمە کاریگەری کاتە سەر فێربوونی مناڵەکە بەڵام لە قوتابخانە ئەهلیەکانە بەردەوام دایک و باوک یارمەتی هەم مادی هەم معنەوی قوتابخانەکە ئەکەن چونکە لەبەرەوەی مناڵەکەی لە قوتابخانەیە ئەو پارەی کە یاوێتی بە هەدەر نەچێت لەبارەی جیاوازی چینایەتیەوە جیاوازێکی چینایەتی زۆر زەق دروست ئەبێت لە دوارە هەرچەندە خۆ دیاردەی جیاوازی چینایەتی هەر هەبوو و هەر ئەشبێت ئەوە زۆر بڵین پەیوەندی بە قوتابخانە و جیاوازی قوتابخانەکانی بەڵام کە کاتێک ئەمە هەبوو زیاتر زەق ئەبێتەوانێ بۆ نمونە ئەو بڵین ئەبێتە هۆی کاریگەری کەسایەتی و خزمایەتی و جیاوازی بینی خزمەکانی شتێگەیە کە مناڵەکەی لە قوتابخانەیەکی ئەهلیە دایکەکە کە ئەچێ بۆ ماڵان سێرەکە ئەو باسی قوتابخانەی خۆی ئەکات باسی ئەو کوالیەتیانە ئاکات یان لەوانەیە ئەسڵەن توانجیشی لێ بگرێت کە ئەو شانازیکە کە بۆ دەرەجەی بەرزە بەڵام لە کۆتاییە قوتابخانەی ئەهلی و حکومی ئەچنەوە سەر یەک لە پۆلی 12 ئەکرێنەوە بە یەک پرسیار بەڵام ساڵی پار لە کاتی کۆتایی تاقیکردنەوەکانە سێرمان کرد قوتابخانە حکومیەکان پلەی بەرزەکانیان هێنا
هەرچەنەکەوا کچێک بۆ لە لادەیەکە ژیاوە لە سوچی ژوورێکی بچووکەشیانە هەبووە بەڵام پلێ ئەو هەر بەرزترەوە کەواتە لێرە قوتابخانە ئاهلیەکان و دایک و باوکانی لە بواری بڵین ئەو گرنگی کەیاوێتی بە مناڵەکەی ئەو ئامانجێ کە ویستێتی بەدەسیێنە بەدەستی نهێنا چونکە سیرکە مناڵە بڵین مناڵەکەی کە لە قوتابخانەی حکومی بوو دەرەجەی بەرزی هێنا بەڵام لە دواییشە ئەمەی کە مەسەلەن هەر دەرچوون هەیە لە ئەهلیەکانە پاچکە پارەیەوە دەرەچێت بە پلەی 50 بێ دەرەچێت بەڵام دوای بۆ زانکۆکان دیسانۆ چی دروستە بێتەوە دایک و باوکی دووبارە پارەی زۆرترە ئەیبا تۆ زانکۆکەی پێتەواوەکە بەڵام ئەم ئەبێت چاوەڕێ کادەی لە ئەو بوارەی کە خۆی پێویستێتی ناوی بێتەوە لەگەڵەوەشە ئەم پلەی بەرزیشی هێناوە سێرکان ناگا بۆ ئامانجەی خۆی لە دیسانەوە لە زانکۆیەکی حکومیە بە دڵی خۆی ناگات هەرچەنەکە ئەو قوتابێکی زیرەک بووە کە توانێتی ئەو پلێش بەدەست بێنێت کە بەبێ یارمەتی هیچ لایەنێک بەڵام ئەو بەو هەموو لایەنە بۆنە بە هەموو هەدەف و ئامانجەکانی خۆی ئەگات جیاوازی چیناتی بڵێ کەم بکرێتەوە نەک ئاگینە هەر ئەمێنێت چونکە جیاوازی چینایەتی من وتم دیاردێکی سروشتیە لە هەموو قەوم و میلەتێکە هەر هەیە و هەر ئەش بێت بەڵام بۆ ئەوە ئەو قوتابخانە حکومیانەش گرنگیان پێ بدرێت بۆی ئەوە جیاوازیەکە زەق نەبێت لە ڕووی کوالەتی ژینگەکەوە لە ڕووی تەکنیکی وانەوتنەوە لە ڕووی ئەو مامۆستانی کە هەمانە لە قوتابخانە حکومیەکانە بەشداری سیمینار بکەن بە بەشداری کۆڕ و کۆبوونەوەکان بکەن یعنی ئەم مامۆستامانیش هەیە لە قوتابخانەی خۆمانە ئێمام جومعەیە کۆمەڵی 3-4 مامۆستامان بوو چوینە سیمینارێکەوە بە پارەش چوین ئەمە چییە بۆ ئەوەی کە بتوانین ئێمە تەکنیکی وانەوتنەوە باشتر بکەین بەڵام سێرکە ئێمە لە هەمان کاتە وەزارەت بەوە نازانێت وەزارەت دەستخۆشی ئەو مامۆستا دڵسۆزانە ناکە کە لە حکومیەکانە ئەمە ژواکە کەەوە بێتاقەتیەک بە مامۆستاکانی حکومیەوە دیار بێت.